ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە. ڕۆژی 1 حوزەیران ڕۆژێکی جیهانیە و تایبەتە بە منداڵان و لە زۆربەی وڵاتانی جیهان بە شێوەی جیا ئەم یاددا دەکرێتەوە. لە ساڵی 1925 بۆ یەکەم جار ڕۆژی جیهانی منداڵان لە کاتی کۆنفرانسی جیهانی چاودێری منداڵان دیاریکرا. دواتر 1 حوزەیران لە زۆربەی وڵاتانی سۆسیالیزم ئەم ڕۆژە تایبەت کرا بە ڕۆژی جیهانی منداڵان. وەڵا سێ سارە ئیشەکەم ناچار و ماز لە مەکتەبە هینا لەبە ئیشێ چونکە ئەمە 6 نەفەری نەمارێ ناچارم ماکاری بام بکەم ئەگەریشم ناکرد دەبێ ئێستا ڕۆژمان مەکتەب خۆم تاوا کردبا بەس لەبەر بام گونا حەبەتنەگیشکا وانە دەبێ ئەمیش لە گەریشکەم 6 نەفەرین نەمارێ. چەندین ساڵ بە سەردیاریکردنی ڕۆژی جیهانی منداڵان تێدەپەڕێت کە ئامانجلەی دابینکردنی خۆشگوزەرانی و پاراستنی مافەکانی منداڵانە. بەڵام دەپرسین ئایا تا چەند ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و حکوومەت بە کردار هەنگاویان ناوە بۆ پاراستنی مافی منداڵان؟ بەڵێ سەرەتا زۆر بەخێر بێن. ئێمە وەکو نووسینگەی سۆرانی دەستە سەر بەخۆی مافی مرۆڤ بەڕاستی لە ڕاستیدا ئیشوکاری ئێمە زیاتر چاودێری و بەدواداچوونە و جاروبار ئاساییە مەسەرەن چالاکێشی هوشیاری ئەوانەش بکەین ئەوەش هەیە ینی دەتوانین چالاکی هوشیاریش بڵاو بکەینەوە یاخود مثلەن دیاری لە بۆ نێچێوها بەسەر منداڵاندا دابەش بکەین. بەڵام سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت لە پلانی استراتیژی دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ ئەو ساڵی 2023دا هەیە کە کار لەسەر ئەوە بکەین لەسەر کارکردنی منداڵانی سەرشەقام کە ئەوە بێگومان دیاردێکی لە زۆربەی کۆمەلگاکان بوونی هەیە بە شێوازی جیاجیا لە کۆمەلگا ئێمەش بە دەرنیە بەڕاستی لەگەڵ هاتنی ئەو ساڵانی 2014 و 15 کە ئاوارە داخلی ئاوارە و پەنابەران داخلی کوردستان بوون زیاتر بۆ ڕووی لە زیاتر بوون کرد. دیار دەکە ئەبینین لەسەر شەقام و ترافیک لایتەکان منداڵان بە شێوازی جیاجیا کار دەکەن. ئێمە وەکو دەستسەر بەخۆی مافی مرۆڤ وەکو نووسینگەی سۆران بەدواداچوونمان کردووە لایەنە پەیوەندەکان ئێمە زانیاری کۆکەینەوە ئامارەکان کۆکەینەوە ئەیدەینە لایەنە پەیوەنددارەکان تاکو بەڕاستی ئەوە پێویستی بە یاسایانی پێویستە بە یاسا ڕێگری لێ بکرێت لە پەرلەمانی کوردستان یاسای لەوە دەربچی چکە ئەمە ساڵانی پێشتریش توێژەری کۆمەڵایەتیمان هەیە ئیشمان لەسەر ئەو بابەتە کردیە ئیشمان لەسەر ئەوە کردیە کارکردنی منداڵانی سەرشەقام توێژنەوەمان لەسەری کردێ و نەتیجە و دەرەنجامی هەبووە دایتمان لە لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە بەڕاستی ئیشی ئەوان زیاترەوە ئیشیمە تەنها چاودێریکردن و بەدواداچوونە زیاتر. لەگەڵ دیاریکردنی ڕۆژی جیهانی منداڵ وڵاتانی ئەندامی نەتەوەیە گرتووەکان بڕیاری پاراستنی مافەکانی منداڵانیاندا بە بێڕە چاوکردنی ڕەگەز، ڕەنگ، ئاین و نەتەوە بۆ دابینکردنی مافی سۆز، تێگەیشتن، خواردن، پەروەردەی ئازاد و چاودێری پزیشکی. لەگەڵ ئەمەشدا لە جیهان و بگرە لە هەرێمی کوردستانیش تا ئێستا بەشێکی زۆر لە منداڵان مافەکانیان پێشێل کراوە. شەهلا سۆفی، زاری کرمانجی، سۆران.